سەناوی بێتە ئایسان خۆشەویستان لایەنگرانی هونەر و ئەو جارە شاتینەوە نێو گوڵ و گوڵزاری هونەر ئەوڕۆ لە بەرواری 4/2 ساڵی 2023 دانیشتوونە لە گوندی کورتکەم ئەو نەوارە سەفر دەکرێت فقط بۆ یادگاریە لەلایەن کاکە محەممەد خەیاتی خۆشەویست پێشکەش دەکا بە کاروانی خۆشەویست پێشکەش دەکا بە کاکە ڕەوان پێشکەش دەکا بە کاکە شاڵاو چاوشینی خۆشەویست بە کاکە بەشدار بلباس کاکە شکۆی خۆشەویست کاکە سەهەن کاکە ئەیوبی خۆشەویست کاکە شێخی خۆشەویست بەدەست و پەنجە زێڕنەکانی مامۆستا تەحسین بەرواری خۆشەویست بە کامیرە کاکە هەڵمەت منتش خۆشەویست هونەرمەندان کاکە ئەمە ئێرانی خۆشەویست و چووکە هەموو لایەکتان ئەو کار ڕستخۆش ژیان هەر ئەدگرێنێ گەڵای مانجی بەهاربی خەزان هەڵتەوارێنێت گەردون پان و بەرینە زۆر شتت بەسەر دێنێت ڕۆژێ دێ دەوڵەمەندی ڕۆژێ سفرت پێدێنێت ڕۆژێ دێدەت سێلێتکە ڕۆژێ نزمت پێدێنێت ڕۆژێ دڵخۆشت دەکا ڕۆژێ دڵت دەشێنێت ژیان خەم و خەفەتە خەندەت لێ دەتۆرێنێت جوانی یوسفت هەبێ ڕۆژگار هەر دەشێوێنێت گەنجی قاڕونت هەبێ خوای گەورە لە بنت دێنێت هەر وەکو خاچی کەنعان قاتی و قڕت بۆ دێنێت قوربانی ئەو کەسە بم دڵی هیچ کەس ناشێنێت قوربانی ئەو کەسە بم دڵی هیچ کەس ناشێنێت ئای بژی ڕۆژ بۆشی پایزار سوار وەرزم خەڵک بادا دەنۆشێ منیش زوخاو دەمەرزم ئای لە دووری تۆ خەزانە پایزار سوار وەرزم خەڵک بادا دەنۆشێ منیش زوخاو دەمەرزم لە چێژوانی پێتۆهی جەستەم تەزاو دەلەرزم تۆ وەک حۆری بەهەشتی منیش عەبدی سەر عەرزم کار تۆ دڵت بەمەندا لە نێو عەشقا سەر بەرزم لاستە و خۆشەویستیات پێم نادرێتەوە قەرزم لاستە و خۆشەویستیات پێم نادرێتەوە قەرزم تر لە تەنیاما فریاد ڕەسم بە ئەمشەو لە نێو خەمێکی قوڵم مەحاڵە دەرچم ئەمشەو
وام مەکە ئەم شەو ڕۆژم لێ نابێتەوە حاڵم بێ حاڵە ئەم شەو چی بکەم ناڵە و گریانم ناگا بە یارم ئەم شەو قاسید بڕۆ پێی بڵێ ببا بە مانجی ئەم شەو جوانتر لە مانجی چواردەی هەڵبێی لە ئاسمان ئەم شەو بۆ نەهاتی لە ئاسمان بدرەوشەیتەوە ئەم شەو کردم ڕۆژناییم نەما ئەم شەو هەز ناکا بە تەنیامە بێ ئەو تەنیامە ئەم شەو هەز ناکا بە تەنیامە بێ ئەو تەنیامە ئەم شەو ئای دەڵێم بۆ بڕی باشە دارێکەنەی بوو بەری چووکەنا عەسەیتەوە لە ژێر سایە و سێبەری ئای تاکەی لەویش قەپاکەم هەر ئاوا بێخەبەری لە کاروانی دڵداریم بۆ چاوا وێرانکەری ئای وەرە بۆ دڵە سافەم ببەڕێ نیشاندەری بۆ سیاوە لوت بەرزی خۆ تۆش وەک من بەشەری ئای شەرتە بێ وەفایەکەت بنووسم لە دەفتەری چوو عومری لاوێتیمدا بەدەستی تۆ هەڵوەری چوو عومری لاوێتیمدا بەدەستی تۆ هەڵوەری چی بڵێم کە تێ ناکەی هەرچی بڵێم بێ سوودە ئاخر تاوانی خۆمە بەدوات کەوتوم بێهودە ئێستا ژیانم خەیاڵە دەژیم لە ڕابردوودا چی لە دڵی شێتم کەم بە عەشقت بوو ئاڵوودە تۆ نەبوایە بە کەس نەبوو ئاسوودە عەشق لای من گەورەیە لە لای تۆش بێ وجودە هەموو ژیان یاسایە بۆ لای تۆ بێ حودودە تا مردن ناکەومە دوای کەڵاوی پابردوودە تا مردن ناکەومە دوای کەڵاوی پابردوودە بەرواری ئای لە ناخەوە ڕووخاوەم ڕاستە بەزەستە زیندوم مەحاڵە هەستانەوەم هەروە کەسێکی مردوم ئای تەنها دڵێک شک دەبەم کەسی لێ تاگیر کردوم دایم ئاخاڵ دەشێشم بۆ ڕۆژانی ڕابردوم ئای دارێکی زۆر بەرز بووم خەزان هەڵی وەراندوم وا خەریکەوە شکەپم کەڵای حومرن لێ ساندوم وا خەریکەوە شکەپم کەڵای حومرن لێ ساندوم
خۆشم کە دەتبینم لەسەر لێوت خەندەیە ماجی چواردە هەڵنایە لە ئاست شەرمەندەیە گەر خات و زولێ خابی هاوکار وێسپی بەندەیە وشە و گفت و گۆدەنجی هەزاران پەڕەندەیە چەند تعریفی جوانیت کەم هێشتا هەزار هێندەیە تاکەی چاوەڕێت بکەم بەم دەردە کوشندەیە ڕەشپۆشێکی ماڵوێران بە هیوای یەخەندەیە ڕەشپۆشێکی ماڵوێران بە هیوای یەخەندەیە ئای بیستم ببووی بەداهیک ئێستا خاوەن منداڵی بیستم ببووی بەداهیک ئێستا خاوەن منداڵی پێم وابێ بۆت باش نییە ئەو کەسەی چویە ماڵی ئای لە ماڵێ دانیشتو بووم کاتێ بیستم هەواڵی وتیان بە شەو و بە ڕۆژ لە دەستمێردت دەناڵی داخەکەم کە چەند ساڵە شیرۆدەی نوشتە و فاڵی باشیانەوە دەکرێ بەبێ عەشق و دڵداری ئای چۆن ژیانی خۆسووتان ئێستاش دەمان منداڵی حرام بێر کاتێ بچیتە باوەش و بچیتە پاڵی ئای دەروونم پڕە لەگەڕ دەروونم پڕە لەگەڕ هەروە کوورەیز و خاڵی دایکم هەر دەڵێ کوڕم بۆ دێنم بە حەلاڵی سایە بە تاڵی خۆشە ژن هێنان بە منداڵی سایە بە تاڵی خۆشە ژن هێنان بە منداڵی کاتێ تۆ لە لامبی ئەو کاتە من دڵخۆشم گەر ساتێ لە من دووربی باوڕ کە فەرامۆشم دوورم لەمەی خواردنەوە بەدەنجی تۆ سەرخۆشم ئێستا ڕەشم پۆشیوە بێهۆ نییە ڕەش پۆشم گەرفاڵات بەدەست بێنم بۆ خودایە کڕنۆشم بۆ عەشقی پێ سنوورت دایم لە گڕوو لە جۆشم بەتەنیا بم لە ڕێگا هەز دەکەم لەگەڵ تۆشم شعرت لەسەر دەنووسم لە شعرا وەک مەتۆشم شعرت لەسەر دەنووسم لە شعرا وەک مەتۆشم